پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت ئەگەر هەر یەکەتان دارێکتان بەدەستەوە بوو قیامەت هات با دارەکە بچێنێ ئەوە قیامەتە هی پێغەمبەری خوا کەس ئیسفادە لەم دارە و لەم بەروو بۆمە ناکات فەرمێنە دارەکە بچێنە بۆیە وەکو تۆتێنری ئەڵێ دای ئێمپتی بە بەتاڵی بمرە هیچ شتێک مەهێڵەوە تەنانەت ئەگەر دارێکیشێ پێ بوو نەک لە سەرمەرگی خۆتا لە سەرمەرگی مردنی ئەم کەون و ئەرز و ئاسمانەیە بیچێنە بەجێ مەهێڵە بۆ ئەوەی کە بە بەتاڵی بمریت شتێک نەمێنێ دوایی کە هاتی بۆ ئێرە خەفەتی بۆ بخۆی بڵێ وەڵڵاهی فڵان شتم بێچووە بەخوا کە سەریان داپۆشین لێرانەیە کە شۆڕیان کردینەوە لەم دەرگا سەرەکیەوە بۆ خوارەوە هیچ شتێک نییە فریاو بکەوێ هیچ کۆنێکشنێک نامێنێ هیچ لینکێک نامێنێ بە دەرەوە لەبەرەوە تکام وایە بەو مواسەفاتەوە وەرن کە ئەتانەوێت بەو مواسەفاتەوە وەرن کە خۆتانی بۆ حازرەکەن بەڵێ گران بەهاترین شوێن کە خوای گەورە فەرمێوە ئەخرەجەتی الأرض ئەثقالەها زەوی معدەنە گران بەهاکانی ئەنێرێتە دەرەوە هەندێک لە عولەمایان نەفەرمون ئەی ألقتهم في بطنها وصاروا على ظهرها فەرمێت وأخرجت الأرض الموتى مردوەکانی هێنایە دەرەوە واتە مردوەکان گران بەهاترین معدەنن کە لە ناو زەویە حەشار دراون